سەیران ئۆسمان بووکە نازارەکەی عزیز وەیسی لەگەڵ کوڕەکەی چۆنێکیان ناسی بە چ ڕێگایەک نەخۆشی ژێرپەنجەی تێپەڕاند لە بەرگدووریەوە بەرەو گۆرانی گوتن پێشەوەی ببێت بە گۆرانی بێژ لە مۆڵەکان چ کارێکی دەکرد ئایا لەگەڵ شەبنەم جەبەلی هاوڕێیە هاوڕێیەتی کوڕی لا خۆشترە یاخود هاوڕێیەتی کێ سەیران لە چ شتێکی ناو سۆشیال میدیا دڵگرانە و دڵگرانی دەکەن سەیران یەکەمین ئافرەت بوو کە بەرنامەی مەگەزینی پێشکەش کرد لە کوردستان تەواوی زانیاریەکان لە کلیل میدیا سڵاو لە کلیل میدیاوە دووبارە گەڕانیەوەلاتان بە بابەتێکی زۆر جیاواز پێشەوەی سەیری ڤیدیۆکە بکەیت لایک و کۆمنت و شێر لێبیر نەچێت وەرەوە سەبسکرایبی کەناڵەکەمان بکە و زانگۆڵەکەش دابگرە بۆ ئەوەی توی خۆشەویست یەکەمی کەسبی کە بابەتەکانمان ببینی وە سناپشاتەکەشمان ئاد بکە بۆ ئەوەی ناوت بسێتە ناو تیر و پوشک بە ناوی کلیل میدیا. سەیران ئۆسمان کچە شۆخ و شەنگەکەی ڕۆژهەڵاتی کوردستان ئەستێرە جوانەکەی نێو تیڤیەکانی کوردستان سەیران سەرەتا بەکاری پێشکەشکاری دەستی بەکار کرد لە سەرەتادا خۆی بۆ دەزانێتن کە یەکەمین ئافرەت بووە کە کاری پێشکەشکاری مەگەزینی کردووە دواتر بزر بوو و دواتر هاتەوە و بەکاری هونەریەوە دەرکەوتەوە و بە گۆرانی و بە کلیپکردنەکانی سەیران ئۆسمان خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستانە لە ئێستادا تەمەنی 29 ساڵە 5 خوشک و 2 برانە سەیران ئۆسمان لە چەندین چاوپێکەوتندا باسی شووی دەهاتە گۆڕێ دەیوت ئێستا کاتیەتی گەر کەسێکی باش هەبێتن ئەوە شووی پێدەکەم لە دواتر هاوسەرگیری لەگەڵ کوڕی هونەرمەندی بەناوبانجی کورد عزیز وەیسی کە هەمومان بەوە دەیناسین بە گۆرانی هەڵپەڕچێ و شادەکانی هەروەها کوڕەکەی عزیز وەیسی ناوی سەهەندە لە ئێستادا لە شاری ڕامسەر لە ئێران کار دەکاتن و وە لە ئێستادا بانکێکی هەیە وارووا سەیران ئۆسمان لەم دوایانەدا مارە بڕینان بۆ کراو و ئێستاش لەگەڵ یەکتری زۆر ئاسوودەنا سەیران ئۆسمان لە سەرەتاکانی بۆ هاتنی کوردستان سەرەتایەک کارکردنی لە مۆڵێک کاری دەکرد لە دوکانێکی حەتر و بۆن سەیران ئۆسمان باز لەوە دەکەن ئایا تۆ هاوڕێی شەبنەم جەبەلی سەیران ئۆسمان لە وەڵامدا دەڵێتن نەخێر ئێمە هاوڕێیەکی وا نزیک نینە کە بووترێ ئێمە هاوڕێینە تەنها لە مۆڵ چەند جارێک لەگەڵ یەکتری دانیشتن دوور بە دووری سەلاممان هەیە ئەمە تەنها قسە و قسەلۆکە تاوەکو ئێستا لەگەڵ شەبنەم جەبەلی بەی شێوازێک نەچوونەتە دەرەوە گەر هاوڕێشم بێ شانازی پێوە دەکەم بەڵام بەی شێوازێک هاوڕێم نییە وە باز لەوەش دەکرێن ئایا تۆ هاوڕێی شەخسیت هەیە دەڵێن نەخێر تاوەکو ئێستا هیچ هاوڕێیەکی شەخسیم نییە بەڵام زۆر کەسەیە هاوڕێ من تەنها خوشکەکانم هاوڕێی شەخسی من باز لەوەش دەکەن ئایا تۆ لەگەڵ دڵنیا کاموسی هاوڕێتی نەماوە دەڵێن نەخێر ئێمە هاوڕێین تاوەکو ئێستا بەڵام ئەو لە ئێرانەوە منیش لێرانە لە هەولێر بۆیە هاوڕێتێکەمان هەروەکو خۆیەتی هیچ کێشەیەکمان نییە وا دیارە لە کاتی کۆڕۆنا سەیران ئۆسمان و دڵنیا کاموسی نەیان دەتوانێت بێنەوە باشووری کوردستان بۆ ماوەیەک لە ئیستانبوڵ لەگەڵ یەکتری ماونەوتەوە وەروەها باز لەوە دەکەن سەیران خان تۆ کاتی خۆی بەرگدوور بووی چۆن هاتیتە سەر تیڤیەکان وارووا تاوەکو ئێستا چەندین کاری جیاوازی کردووە سەیران لە سەرەتادا وەکو بەرگدوورێک دواتر وەکو کارمەندێک لە مۆڵەکان کاری کردووە دواتر لە فڕێک بینیمان لەسەر تیڤیەکان کاری مەگەزینی دەکرد ئەو کاتە یەکەمین خاتوون بوو دەتوانین بڵێن کاری مەگەزینی دەکرد لە تیڤیەکان ئەو باز لەوە دەکەن بۆچی ئەم کەناڵە جێهێشت ئەویش باز لەوە دەکاتن وایان لێکردم واز لەو کەناڵانە بێنم تاوەکو ئێستا هیچ هۆکارێکی ئاشکرا نەکردووە لەبەرچی وایان لێکردووە کە پەشیمان بێتەوە لەو کەناڵانێک کە کاری کردووە بەڵام بۆ ماوەیەکی دوور و درێژ بزر بوو لە نێو تیڤیەکان بەڵام لە پڕدا بە گۆرانی و کلیپێکی فۆلکلۆریەوە دەرکەوتەوە بە چەندین ستایلێکی جیاواز و دەنگدانەوێکی زۆر جیاوازی بەخۆ بینی وەرەوەها تاوەکو ئێستا سەیران چەندین کلیپی کردووە بەڵام لە هەرە بەناوبانگەکانی بە گۆرانی هەڵخا بەناوبانگ بوو زیاتر خەڵک ناسیان سەیران باز لەوەش دەکەن ئایا تۆ لە کاری پێشکەشکاری یاخود خەیاتی یاخود هونەر
کامیان هەڵەبژێری دەڵێ من هەر سێکیان هەڵدەبژێرم لەبەرەوەی هەر سێ کار پەیوەندیان بە هونەرەوە هەیە بۆیە ئەوشم ئاشکرا نەکردووە دەتوانم وێنەی زۆر جوان بکێشم و تاوەکو ئێستا بە هیچ کەسێکم پیشان نەداوە وێنەکانم وە کەسێکی دەزڕەنگینم وەروها دەژڵێتن زۆربەی جلەکانی کە لە کلیپەکان لەبەری دەکەم خۆم دایاندورم و خۆم دیزاینیان بۆ دەکەم. ئایا سەیران عوسمان بۆچی ئەم قسەی لە دواوەیە کە دەڵێن لەناو مۆڵ لە کوڕێکی داوە لە کاتی کارکردنی دەڵێتن بەڵێ ڕاستە گەر دووبارە بێتەوە بەرامبەرم بە هەمان شێوە دووبارە لێی دەدەمەوە لەبەرەوەی من لە کاتی کارکردنم ڕێستم وەرگرتە بوو لە کاتی دانیشتم لە کافەیەکە کوڕەکە بەلامەوە هات قسێکی زۆر ناشرینی پێوتم بەڵام من جوابم نەداوە دواتر کە هاتەوە بە ئیسرحات هەستامەوە و مستێکم لێدا و عاقڵم کرد بۆ هەزار کچی تر بۆ ئەوی فێر بێتن ج قسەیەک بەرامبەر ئافرەت دەکا و ئێمەش دەستخۆشی لێ دەکەین وەکو کلیل میدیا پێویستە هەموو گەنجانی کورد ئاگادارم بەرامبەر ئافرەت دەتوانی چەند قسەیەک هەیە بیکەی بەڵام قسەی نەشیا و بەرامبەر ئافرەت نابێ بکرێ لەبەرەوەی ئافرەت دایکمانە و خوشکمانە پێویستە هەموو لایەک زۆر ئاگادار بێتن و سەیران بازەوە دەکا لە تەمەنی گەنجیدا توشی نەخۆشی ژێرپەنجە بووە دەڵێتن ئەو شتانەی کە من خۆشم دەویست لە دەستمدا بە تایبەتی قژم برۆم بۆیە ماوەیەک زۆر دڵتەنگ بووم بەڵکو بگرە تاو کاتێک کە تووشی ئەو نەخۆشە بووم لە دەرزی دەترسام دەیانوت ئەم کچە باڵا بەرزە دوومەتەیە بۆچی لە دەرزی دەترسێ بەڵام دواتر خێزانەکەم زۆر یارمەتی دەرم بوون تووشی ئەو نەخۆشە بووم هەمویان هاوکاریان دەکردم و تاوەکو ئێستاش هەر کەسێک نامۆ بۆ بنێرێ لە کەناڵەکانم یاخود لە پێیجەکانم بڵێ توش ئەو نەخۆشە بوومە ڕاستە و خۆ من وەڵامیان دەدەمەوە و یارمەتیان دەدەم بە قسەی ئەکتیڤ بۆ ئەوەی ئەو نەخۆشە تێبپەڕێنن هیوادارین هیچ کەسێک تووشی ئەم کارە ساتە نەبێ ئەو باز لە یادگارێکی خۆشیش دەکا دەڵێتن ڕۆژێکیان کاتژمێر 3 شەو بوو نامەیەکم بۆ ها لە ئینستاگرام بۆ نووسی بووم زۆر پێویستم پێتە منیش وەڵامم داوە فەرموو وتی تووشی نەخۆشی ژێرپەنجە بووم ڕاستەخۆ منیش تەلەفۆنم بۆی کرد و دیتم پیاوێکە هیچ دەنگی بە نەخۆش ناچێتن وتم بێزەحمەت کامێرە بکەوە کاتێک کامێرەی کردەوە دەست کە سمێڵێکی پێ بوو وتم بەڕێز تۆ نەخۆش نی ئەویش وتی بەڵێ ببوورە نەخۆش نیم بەڵام بەم ڕێگایە نەبێ نەم دەتوانی قسە لەگەڵ بکەم وە سەیرانیش دەڵێ ئەم شتەیە بۆتە نقطە زەعفی من وە خەڵکێک دەیانەوێت بەم شێوازە قسەم لەگەر بکەن وە سەیران دەڵێ لەمەوەدا پێم ناخۆشە لە هەموو کەناڵێک و لە هەموو ڕاگەیاندنێک لە من بکرێت لەبەرەوەی ڕۆژە ناخۆشەکانم بیدێتەوە وە پێشم خۆش نییە ئەو ڕۆژانم بیر بکەوێتەوە خێزانەکەشم دڵگیران دەبن وەروەها لە زۆربەی پۆستەکانی سەیران عوسمان نووسیویەتی بەداخەوە کاتی پێویستت بۆ ساڕێژبوونی هەندێک برین زیاتر لە تەمەنی مرۆڤەکان بادڵەکان بریندار نەکەین بازەوە دەکاتن بەڕاستی کاتێک کەسانێکانە کۆمنتی ناشێن دەنووسنەوە جنێو دەدەن من دڵم زۆر دەشتێتن بەڵام ئێستا خۆراگر بوومە و جوابیان نادەمەوە سێری ئەو کۆمنتە نەگەتیفانە دەکەم و دەژڵێتین هیوادارم واز لەو شتە بێنین و واز لە خۆ ناشینەما بێنن لەمە دواو ئەگەر دەستخۆشیش نەکەین با کۆمنتی ناشین و نێگەتیڤ نەکەین ئایا وەکو بینەرێک لە کارەکانی سەیران عوسمان ڕازیت تاکو چەند بەدڵتە بۆمان لە کۆمنت بنووسە زۆر سپاس بۆ سەیرکردنی تەواوی ڤیدیۆکەمان وە پێتان خۆشە ئەمجار لەسەر چ کەسێتێکی تری بەناوبانگی کوردستان یاخود لەسەر چ بابەتێک ڤیدیۆ دروست بکەین بۆمان لە کۆمنت بنووسە وەروەها لایک و کۆمنت و شێری لەبیر نەچێتون سەبسکرایبی کەناڵەکەشمان بکۆ زەنگ گۆڵەکەشدا بگرە بۆ ئەوەی توی خۆشەویست یەکەمین کەسبی کە بابەتەکانمان ببینی وە سناپچاتەکەشمان ئاد بکە بۆ ئەوەی ناوت بچێتە نێو تیری و پشک هەموو کار لەگەڵتانین لە کلیل میدیا.